بێگومان زۆرن ئەو هونەرمەندانە یاخود ئەو شانۆکارانەی کە بوونە تا سمبولی شانۆ وانەوە بە دوایینەوە کارەکانیان بۆ تا قوتابخانە بێگومان هونەرمەندی گەورە هونەرمەندی خوالێ خۆش بوو برایم چێوارەکێک لەو شانۆکارانە بوو کە جگە لە خودی شانۆ هیچ شتێکی تری نەبوو ئەو بە عشقێکی زۆر گەورەوە شانۆیە کرد وەک با بەلاماندا تێپەڕی نوێترین بەرهەمی هونەرمەند ئامانج عەبدوڵڵایە کە نووسینی بەرهەمێکە لەسەر ژیان و لەسەر کارەکانی هونەرمەندی گەورە برایم چێوار قسە و باسی زیاتر لەسەر ئەم بەرهەماکەم لە ڕێگەی سکایپەوە کاک ئامانجم لەگەڵا ئامانج سڵاوت لێبێ و ئەم کاتت باش سڵاو لێوەش زۆر سپاس بۆ تۆ چیوامان لێ ئەکات کە کتێبێک لەسەر فیگەرێکی دیار یاخود لەسەر کەسایەتیەک یاخود لەسەر شانۆکارێکی گەورە بنووسین ئەو هۆکارانە چین کە وامان لێ ئەکات بابەتێکی لەم شێوەیە بنووسین پرسیارێکی زۆر جوانە چونکە هەر کاتێک دێتە سەر کتێب نووسین یان ئامادەکردنی کتێبێک وەک بیۆگرافیا لە ڕووی ڕخنەوە لە هەر ڕوویەکی ترەوە بێت لەسەر کەسایەتێک ئەمە پرسیارە گرنگەکەیە ئەم کەسێکێیە و بۆ لەسەری ئەنووسین من چەند ساڵێک پێش ئێستا کتێبێکم نووسی لەسەر بەشێک لە ئیشەکانی پیتەر بروک و کۆتاییشی وەکو کەسێکایەتی جیهانی بۆ نمونە ئەمە کەسایەتی ئەم شانۆکارەوە لێکردم کە ئەم کتێبە بنووسم هەڵبەت چێوار یەکێکە لە کەسایەتە هەرە جوانەکانی ناو دنیای هونەر بەگشتی و ناو شانۆی وڵاتی ئێمە بە تایبەتی چێوار بە ڕوحێکی زۆر هونەریانە و بە ڕوحێکی زۆر گەورەوە و بە ئامادەبوونێکی زۆر قوڵ و کاریگەرەوە دوور لە قەرەباڵغی و ژاوەژاوی میدیا و ئەو جۆرەشتانە خەریکی شانۆکردن و شانۆکارێکی زۆر جدی شانۆکارێکی شوێن پەنجە دیار بوو زۆر باشە کتێبەکە چی لە خۆ ئەگرێت و چۆن قۆناغەکانی ژیانی چێوارت باس کردووە و ئاماژەت پێ کردووە ڕاستیەکەی کتێبەکە سێ بەشە بەشی یەکەم بریتیە لە چوار قۆناغی تەمەنی مامۆستا ئیبراهیم لە ناو مێژووی شانویان لە ناو ئەو ڕەوتە شانویە کە لە کوردستانوەیە هەیە با بڵێن قۆناغی هەفتاکان هەشتاکان نەوەتەکان لە دواییشە 2000 و دامەزاندنی کۆڕی شانوی بام و شوێن دەستی چێوار لە یەکێک لەم قۆناغانەیە تا چەندێک جێگەی هەبووە و تا چەند ئیشی کردووە بەشی دووەم قسەکردنە لەسەر چێوار وەکو خۆی وەکو هونەرمەندێک وەکو کەسایەتێکی ناو جوانی ناو ژیان وەکو کەسایەتێک کە هونەرمەند بوو و هونەرمەندانە لە ژیانی ئەڕوانەیە زۆر باش کۆتابەشیش وێنێ ینی باڵێن شتێکی گالەریە بە هەمان شێوە مێژووی چێوارە لە ڕێگە وێنەوە زۆر باشە دیارترین یان ڕووناکترین یان کاریگەرترین بەش لە ژیانی چێوارە چ بەشێکە کە کاریگەری بە تایبەتی هەبووە لە هونەری شانۆیە تۆ ئاماژەت بە دەی هەفتاکان و دەی هەشتاکان و ئەو قۆناغەی کە لەگەڵ هاوڕێیان کۆڕی شانوی بایان پێکهێنا و دروستیان کرد ئەم پرسیارێکی جوانە ڕاستیەکەی مامۆستا ئیبراهیم لە یەکێک لەم دەیانەیە هەفتاکان زۆر مناڵ و گەنجە بێت بەڵام لە هەشتاکان لە ڕووی نواندنەوە یەکێکە بێت لە ئەکتەرە باشەکان و لە ڕووی دەرهێنانیشەوە کۆمەڵێک کاری زۆر باش و نێخواز بۆ تیپی پێشڕەوی شانۆی کوردی ئەکا لەو کاتانەیە لە کۆتایی هەشتاکانە جارێکی تر لەنەوەتەکانە وەکو ئەکتەریەتەوە ناوە و دواتریش لە 2000ەکانە کاتێک کە کۆڕی شانۆی بادا ئامەزانێ وەکو بەڕێوبەری کۆڕی شانۆی با و دەستەی دامەزێنەری کۆڕی شانۆی با یەکێکە بێت لە وەجهە زۆر زۆر چالاک و ئەکتیڤەکانی ناو ئەم گروپە و کار و چالاکانی ئەم گروپە ئەگەێنێتەوە ئاستەی کە ئێستا بوونی هەیە لە ناو ڕۆکی شانۆی کوردیە بەڵام بەگشتی چێوار زیاتر وەکو ئەکتەر دەرکەوتووە وەکو ئەکتەرێکی زۆر
با بڵێن بەتوانەوە پرۆفیشناڵ کە شوێن دەستی دیارە لەناو ئەو ڕەوتەیە، بەڵام لە هەمان کاتا وەکو بە ئاماژەم پێکرد وەکو دەرهێنەر کۆمەڵێک ئیشی زۆر نێرخوازی هەیە بۆ تیپی پێشەوی شانۆی کوردی. زۆر باشە. بێگومان من و تۆ بیرەوەری زۆرمان لەگەڵ چێوارە هەیە و ماوەیەکی زۆر بەیەکەوە کارمان کردووە. تۆ تەنانەت ڕۆژانەی یادەوەریەکانی ئەو ماوە دوور و درێژەی کە لە پرۆڤە بووین ڕۆژانە ئەدنووسیەوە. ئەگەر وەک نووسەرێک ئێستا وەسفی چێوار بکەی دوور لە شانۆ، چۆن وەسفێکی کەسایەتی چێوار؟ زۆر ڕاستە، منت بردەوە بۆ زەمانانەی کە لە ڕۆژانی پرۆڤای ئایمە سەرقاڵی ئیشکردن بەیەکەوە. هەستەکەم بەشێکی سەرەکی لەم کتێبە پەیوەندی بە نووسینەوەی ئەو یادەوەرانە بێت کە من ئەم نووسی لە کاتی پرۆڤەکردنە. چێوار کەسایەتێکی زۆر سەرنجڕاکێشە، کەسایەتیەکە کە ژیان و هونەری تێکەڵ بە یەکترە. یعنی لەو کەسایەتیانەیە کە ناتوانانی جا بکەیتەوە لەناو هونەر و لە ژیانە. من لە شوێنێک ئاماژەم پێوە کردووە لە ژیانە شانۆیە، لە شانۆیە ژیانە، زۆر پڕە چێوار، ینی لە شانۆیە پڕە لە ژیانە، لە ژیانیشە شانۆیەکە بۆ خۆی ژیانی چێوار، یعنی کەسایەتێکە کە لە بیرتایە، هەمیشە لە خەیاڵتایە، لە بەرچاوتایە. زۆر ڕاستە، بێگومان چێوار و کارکتەری چێوارێک کێکە لەو کارکتەرانەی کە لە بیرتە ئەمێنێتەوە، لە یادەوەری ئامێنێتەوە. کتێبەکە کەی بڵاو ئەبێتەوە؟ ڕاستەکەی کتێبەکە لە چاپ گەڕاوەتەوە، لە کتێبخانەی کارۆ چاپ کراوە، ئەو بەرهەمی کۆڕی شانۆی بە ئێستا لە ڕێگەی کۆمپانیای بلاڤەوە بۆ بڵاوکردنەوەی کتێب و گۆڤارەکان بڕیار وایە لە 2-3 ڕۆژی ئایندەیە بگەیەنرێتە هەموو شار و شارچکەکانی کوردستان، هەموو کتێبخانەکان لە سلێمانی و دوهۆک، لە کەرکووک، لە ناوچەکانی تر، لە هەولێر، لە هەموو ناوچەکانی کوردستان. زۆر باشە. پێم وابێ بەرهەمێکی تریشت هەیە، 101 شت لە قوتابخانەی فیلمدا فێر بووم، ئەم بەرهەمە شت بڵاو کراوەتەوە؟ بەڵێ، هاوکات لەگەڵ ئەم کتێبەی مامۆستای ئیبراهیم چێوایە. ئەم کتێبەش بڵاو ئەکرێتەوە. کتێبی 101 شت لە قوتابخانەی فیلما فێری بووم، کارێکی وەرگەڕانە کە نووسەری سینەماکاری ئەمریکی لیندانداو نووسیوێتی و من کاری وەرگەڕانم بۆ کردووە. بەگشتیەکە باسی کتێبەکە بکەم، کتێبەکە بریتە لە 101 وانەی جیاواز، هەروەکو لە ناونیشانەکەیە دیارە 101 شت لە قوتابخانەی فیلما فێری بن. هەر بەشێک، هەروانەیەک شتێکت فێر دەکات لە مەجای فیلمسازی و هونەری فیلم دروستکردنە. بەگشتی لە کۆتایی کە تەواوی لە خوێندنەوەی ئەم کتێبە زۆر بە سادەیی بە هاوکاری کۆمەڵێک دوێنە کە ڕوونکردنەوەت ئەیاتەیە، زانیارێکی زۆر کۆئەکەیتەوە لەسەر هونەری فیلمسازی و کاری هونەر لەناو پرۆسەی فیلمە. دەستەکانت خۆش بێ، شانۆکار و سینەماکار و نووسەر ئامانج عەبدوڵڵا. سوپاس دەکەم کە لە ڕێی سکایپەوە لە لۆندۆنەوە لەگەڵم بووی. سوپاس بۆ تۆ.